خۆزگەم بۆ کەسی متەقیە خۆزگای خزمەتکاری کەسێ بووینایە متەقی بووایە بۆ ئەوەی تەقوای لێوە فێر بووینایە حتى إذا جاءوها وفتحت أبوابها بەهەشتەکان کاتێ متەقیەکان ئەگەنە لای دەرگاکانی بەهەشت دەرگاکان هەمووی کراوەتەوە چونکە دەرگای بەهەشتدا نەخراوە کراوەتەوە بە پێچەوانەی دەرگای دۆزەخەوە کە دائەخرێت دەرگاکانی بەهەشت لەسەر پشتە و کراوەیە بۆ ئەو کەسانی کە شایستەی ئەو شوێنە پیرۆزن وفتحت أبوابها چونکە ئەوان کاتێ دەڕۆن دەرگا کراوەتەوە پێش ئەوە دەرگا کراوەتەوە دەرگاکانی بەهەشت لەسەر پشتە دەرگاکانی دۆزەخ داخراوە بۆیە ئەگامان لە خۆمان بێ حتى إذا جاءوها وفتحت أبوابها دەرگاکانی بەهەشت کراوەتەوە پێویست ناکات بکرێتەوە چونکە کراوەتەوە لەسەر پشتە وقال لهم خزنتها دەرگاوانی بەهەشت کە مەلایکەی خوای پەروەردگارە پێیان دەفەرمێ سەلام عەلەیکم سەلامی خواتان لەسەر بێ سەلامی خواتان لەسەر بێ ئەی ئەو کەسانی تەقواتان هەبوو لە دنیادا ئەی ئەو کەسانی خواتان ناسی و لە خوا ترسان ئەوە تەقوایە کوا ئێمە ئیهتیمام و گرنگیمان بە تەقوا داوە